زۆر باشە هێشتا لەگەڵ یەکتر بەردەوام بێنی خان پێ دەکەنێت دیارە دەتەوێت ئەو یاریە بێوە پێت وایە دەیبێوە باشە بەڵێ سیرکە ئەم زارەمان لایە ئەرێ ژمارەیە گەورەتریان دوو یەکیان دوو ئەی دوو گەورەتریان سێ گەورەتریان چوار گەورەتریان پێنج گەورەتریان شەش گەورەتریان شەش زۆر باشە یەکسانن سیریکە جاری یەکەم تیمی یەکەم زارەکە هەڵدەدا هەر ژمارەیەک دەرچوو بۆم لە ژمارە چوار دەردەچێت جاری دووەمەگە تیمی دووەم زارەکان هەڵدەن ژمارە پێنج یان شەش دەرچوو ژمارەکە گەورەتر بوو خاڵێک وەردەگرن باشە؟ هەتا پێنج خاڵ شەش خاڵیان بزانین چەند دەتوانین یاریەکە بکەین هەتا دە خاڵ یاڵێ یەک دوو سێ دەست پێکە هەستەوە وەرە ئێرە یەک دوو سێ زارەکە بە سێ یاڵە بڕۆ دەست پێکە هەر بژی بزانین چواریان پێنجیان شەشە پێنج ئەو خاڵی یەکەم پارسا دەست پێکە پارسا بهێنێ ئێرە باشە هەر بژی دەستخۆش یەک دوو سێ دوو یاڵە بێرین خان سێ چوار پێنج شەش لێرە باشە لە ناوەڕاست شەش ئەوە دوو خاڵ دەست خۆش یاڵە دەست پێکە یوسف ئێستاوە دوو خاڵمان هەیە لێرە دەبێ بسوڕێ وەرە ئێرە باشە دەست پێکە دوو یاڵە ئەم جارە دەبێ یوسف زیاتر بێنێ دەست پێکە لێرە بیکە باشە شەش ئەو سێ خاڵ چۆن دەبێ یاڵە پارسا دەست پێکە پارسا دەی شەش دوو ئەو دووە بواز لێمە نایەن یاڵە بێرین خان لەوێ بیکە باشە لەوێ دوو یەکسان باشە ئەو خاڵە بۆ هەردووکتان بوو سا چوار خاڵ بە یەک خاڵ شەش ئەگەر وەکو شەش بوو یاڵە با چەپڵە لێدەن چەپڵە ئەگەر شەش بوو یەکسان دەبن هەردووکتان خاڵوەرن یاڵام ئەگەر شەش کەمتر بوو خاڵەکە بۆ چێیە یاڵە دەست پێکە فەرموو یاڵە خێرا دەی دەست پێکە شەش یەکسان بوو با چەپڵە لێدەن چەپڵە خێرا دەست پێکە فەرموو یاڵە ئێستا پێنج چەند خاڵمان هەیە پێنج خاڵ بە دوو خاڵ شەشمان بۆ بێنە باشە شەش بەس دەبێ بسوڕێ پارسا شەش خاڵمان بۆ بێنە دەی هەر بژی سێ باشە سێ لەوانەیە باش بێ سێ یەڵە بێرین خان دەی سێ چوارمان بۆ بێنە چوار دەی چوار چەپڵێ با بۆ لێ دەی چەپڵە هەر بژی دەست خۆش ئێستا چەند خاڵمان هەیە شەش خاڵ بە دوو خاڵ ئەجاخۆ دەبێ ئێستا لەوان زیاتر خاڵی زیاتر بەدەستبێنی یەڵە یەک دوو سێ دەی شەش خاڵ سێ ئەو سێ چۆن دەبێت خوا یاڵە بزانین ئەو جارە خۆم بزانین دیسان دێکێەوە سێ دیسان سێ باشە حەوت و سێ دەست خۆش یاڵە بیکە پارسا حەوت خاڵ بە سێ خاڵ پارسا چوار پێنج شەش دەی ژمارەیەکی زۆر چوار لەوانەیە باش بێ یاڵە بێرین خان دەی پێنج ئەوە هەشت و سێ ئێستا چەند خاڵن هەشت ئەی ئێوە سێ ئەم جارە دەی بزانیت لایان دەبینەوە دەست پێکە سەمن لای ئەوانم لێشتان دەبینەوە ئێمە ئەیبینەوە پێنج یەڵە شەش پێنج دەبێ بێنن ئەگە ناوان دەیبەنەوە دەی خاڵێک دەی چوار ئێستا چەند چوار خاڵ بە هەشت خاڵ یەڵە دەست پێکە پارسا چوار خاڵ بە هەشت خاڵ پارسا دەی ژمارەیەکی زۆر دەی چوار باشە لەوانەیە باش بێت نۆرێ بێرینە باشە بێرین خان ئێستا لای ئێوەم چوار بە هەشتا ئاروە ئێستا چەند پێنج و هەشت یەڵە دەست پێکە نۆری ئەوە ئێستا پێنج و هەشت ئاگادار بن یەک یاڵە هەر دوو بێنی خاڵێک وەردەگری دوو قەیناوە شەر خاڵ ئێستا نۆ بە چوار پارسا لەیان ببۆ پارسا سێ یاڵە بێرین چوار یان سێ بێنی یان پێنج شەش یەکسەر دەیبەنەوە دەی
2 ئێستا ئەوان خاڵێکیان وەگر کەواتە 6 بە 8 6 بە 9 6 6 خاڵ بە 9 خاڵ ئاگاتان لێبێ زۆر باش 6 خاڵ بە 9 خاڵ دەی 2 حوت خاڵ بە 9 خاڵ خەریکە یەکسان دەبن یەڵە پارسا دەست پێکە پارسا دە یەکسانی کۆ حوت خاڵ بە 9 خاڵ بیکە 8 چوار باشە بێرین ئاگدار بە 4 5 6 دەیبنەوە دەیبێری بسوورە دەست پێکە 8 ئێستا 8 خاڵ بە 9 خاڵ ئێستان هەشتن ئەوانش نۆ باش یەکتان وەرگرت وەڵا ڕاست دەکە با چەپڵەیەکیان بۆ لێ دەی چەپڵیان باڵێ بام نیش بیکەم پێتان وایە من چەند دێنم 6 ئێستا ئەگەر من 6م هێنا دەیبمەوە یاڵە 2 ئەوە من لای ئەو تیمە بووم بۆیە هەردووم دەهێنا زۆر باشە دەستان خۆش یارێکی چۆن بوو کاندی قسەم بۆ بکەن پێت خۆش بوو یارێکی خۆشڵە باشە پێکەنیشن زۆر باشە ئەی بزان پارسا پێی خۆش بووە یارێکە خۆشە زۆر خۆش بوو بەڵێ زۆر باشە دەست خۆش بێ باشە پێتان وا بوو یاریەکە یەکەم جار زەحمەتە و لەوانێ ئەوان بیبنەوە و بە ئێمە ناکرێت و سەرەتا هاتچەند خاڵێک بە پاشکەوتن یاڵە تۆ قسە ئەمە نۆنوەگرت بەس ئەوانی شەشتیان وەگرت یەکەم جار ئەوان زۆر بە پێشکەوتن بەڵام ئێمەش زۆر بە پێشان کەوتینەوە باشە دەست خۆش ئەی پارسا ئەمە ئەوان زۆر بدۆڕێن هەتێ زۆر بدۆڕێن هەتێ بیبنەوە دەست خۆش بزانی ئەی ئەوان چمان پێ دەڵێن یەکەم جار ئێمە دڵمان خۆش بوو بەسوەتی ئەوانە زیاتر بوون ترسان هەندێکوانە گوتان ئێستاوە خەریکە یەکسانی دەکات بێرین خاندێک گوت نا هەردەی بینەوە ئاخریش بردیانەوە بەڵێ ئەیبێنەوە لەبێرێ ئێمە باشین ئەمە نۆین ئەمان هێشتان حوتن باشە ئێستا یاریەکەمان بۆچی کرد بۆ خۆشی کامەمان بردمانەوە هەردووکمان هەرسێکمان خۆمیش لەگەڵتان بووم یاریەکەمان بۆ خۆشی کردکەواتە ئێمە یەکەم زاوتمان ئاڕاستەوتمان بۆ خۆشی دەکەین بۆ ئەوە نیە ئیلا ئەبێ ئەوە بیباتەوە ئانش ئەبێ بدۆڕێن و هەندێک کەستان بینیوە کە ئەدۆڕێن دەگرین بینیوتانە باشە پێت وایە کارێکی ڕاستە پارساگە بگریەی ئەیە بێت چی بکەیت ئەبێ پێ بکەنی ئەی باشە ئەگە دۆڕای بێ دڵمان خۆش بخۆ ئاساییە دۆڕاوی داچە خۆینداچە دەوی بدۆڕێت دۆڕای جارێکی کە بەدەستی خۆت نییە بەدەست خۆنی لەوانێ جارێکی کە بیبیت تۆمزانی دڵی جارێک کە دەگریەوە زۆر باشە